پردی ئەوروپا ئاسیا لە شاری ئەرینبۆرگی رووسیا یەکێکە لە سمبۆڵەکانی ئەو شارە لەسەر ڕووباری ئوڕاڵ دروستکراوە. شارەکەی کردووە بە دوو بەشەوە، بەشی ئەوروپا و بەشی ئاسیا. هەر بۆیەش ناوی پردەکە نراوە پردی ئاسیا ئەوروپا. بەگشتی و تا ئێستاش لە جیهاندا بۆچوونی جیاوازەیە لەسەر دیاریکردنی سنووری نێوان کیشوەری ئاسیا و ئەوروپا. بەڵام شارەزایانی بواری جیۆگرافیا لە ئەرینبورگ هەر لە دێر زەمانەوە ناوەڕاستی ڕووباری ئوڕاڵیان کردووەتە خاڵی سنووری نێوان ئەو دوو کیشوەرە کە ئەو شوێنە ئێستا پردی ئەوروپا ئاسیای لەسەر دروستکراوە. بەگشتی وڵاتی رووسیا بەشێکی دەکەوێتە ناو کیشوەری ئەوروپا و بەشێکیشی لە کیشوەری ئاسیادایە. ڕۆژانە و بە بەردەوامی لە چواروەرزی ساڵدا خەڵکی شاری ئەرینبورگ دێنە سەر ئەو پردە بۆ پیاسەکردن. ئەو گەشتیارانەش کە دێنە ئەو شارە یەکەم شوێن کە سەردانی دەکەن پردی ئەوروپا ئاسیایە. ئێرە جوانترین وێنەی زیندووە لە شارەکەماندا. لە هەموو کاتەکانی ساڵدا لە زستان و بەهار و هاوین و پاییزدا سەر ئەو پردە قەرەباڵغی لێە و خەڵک وێنەی لێ دەگرن، چونکە دیمەنێکی جوانی هەیە بۆ وێنەگرتن و وێنەکان جوان دەردەچن. ئێستا خەریکن نۆژەنی دەکەنەوە. ئەوە تۆزێک ڕێگەی هاتوچۆمانی لێ گرتووە، بەڵام بەگشتی زۆر خۆشە. ڕووباری ئۆراڵ شوێنەکەی زۆر جوانتر کردووە. Немножечко мешают нашему свободному передвижению, но в целом все хорошо. Ну и Урал, да, у нас немножечко вот в таком. درێژی پردی ئەوروپا ئاسیا 220 مەترە، کێشەکەی 900 تۆنە، لە چەند مادەیەکی پتەوی ئاسن و فافۆن دروستکراوە. پردێکی لەرزۆکە، لە کاتی تێپەڕبوون بەسەریدا ئەو پردە لەرزان و یاریکردنێکی کەمی هەیە. بە پێی بۆچوون و تیۆری سەدان ساڵەی باو باپیرانی خەڵکی ئەو شارە ئێستا من لە ناو خاکی ئەوروپادام، بەڵام تەنها هەنگاوێک دەنێم بەو هەنگاوە ئێستا هاتمە ناو خاکی ئاسیاوە. ئەوە لە دێر زەمانەوە سەدان ساڵە خەڵکی ئەو شارە وای دەخوێنەوە کە ئەو پردە بەشێکی ئاسیایە و بەشەکەی دیکەی ئەوروپایە. ئەگەرچی زانست و تەکنەلۆژیای جیۆگرافیا پشتڕاستی ئەو تیۆریەی نەکردوێتەوە، بەڵام ئەوە لای خەڵکی ئەو شارە هیچی نەگۆڕیوە. ئەوان تا ئێستاش هەروە هەژمار دەکەن کە ئەو پردە بەشێکی ئاسیایە و بەشەکەی دیکەی ئەوروپایە. ئێرە بۆ یەکەم جار لە ساڵی 1835 پردی لێ دروستکراوە. ئەو کاتە ئەو بەرەوبەری ڕووباری ئوڕاڵ لادێ بوون. زۆربەی ساڵەکان پردەکە ڕووخاوە بەهۆی بەفر و باران و لافاوەوە. بەڵام لە ساڵی 1982 لەسەر بیرۆکەی یوری گاگارین بڕیاردرا کە پردەکە بە شێوازێکی سەردەمیانە و پتە و دروست بکرێت. یوری گاگارین لەو شارە خوێندنی تەواو کردووە و ماوەیەک لێرە ژیاوە. ئەو یەکەم کەس بوو لە مێژوودا کە توانی گەشتی بۆشایی ئاسمان بکات. زۆر پیاسە لەسەرم پرداکەین. جگە لەم پردە لێرە پارکێکی خۆشی لێیە. هەموو شتێکی لێیە بۆ پشودان. درەخت و باخچە و ڕووبار و شوێنی ماسی گرتن. هەموو ڕۆژانی پشوو بە خێرایی دێنە ئێرە بۆ پیاسە و هەواگۆڕی. وێنە و یادگاری زۆر خۆشمان هەیە لێرە. لەسەر پردی ئاسیا ئەوروپا و لە دەوروبەری بە شەودرەنگانیش خەڵکی لێ دەبیندرێت. خەڵکی شارەکە و گەشتیاران دێن لە دەم کەناری ڕووباری ئۆراڵ و لەسەر پردەکە پشوو دەدان. دەرکەوتنی مانگ لە زۆربەی وەرزەکاندا لە شاری ئەرینبورگ لای خەڵک جێگەی باسە. بە تایبەتی کە تریفەی مانگ لەگەڵ ئاوی پاکی ڕووباری ئوڕاڵ تێکەڵ دەبێت. پیاسەکردن لەسەر پردی ئەوروپا ئاسیا چێژێکی تایبەتتری هەیە. خالید حوسێن، ڕوودا و ئەرینبورگ.